کارگەی ئاسۆ بۆ بەرهەمهێنانی خشتی سوور بەیەکێک لە کۆمپانیا گەورەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە هەژمار دەکرێت. لە شوێنێکی استراتیژیدا نزیک بە قەزای چەمچەماڵ پارێزگای سلێمانی لەسەر ڕووبەری 210,000 متر دووجا بنیاد نراوە. مەبەستی سەرەکی بیرۆکەی ئەم پرۆژەیە بریتی بوو لە بنیانانی کارگەیەک کە بتوانێت لە سەرستانداردێکی جیهانی باوەڕپێکرا و چەندین جۆر خشتی سوور بەرهەم بهێنێت لە قۆناغێکدا کە ناوچەکە هەڵمەتێکی بنیانانی چڕ بەخۆیەوە دەبینێت. توانرا لە ڕێگەی بەکارهێنانی تەکنەلۆژیاشی پێشکەوت و مۆدێرنەوە ئەم بیرۆکەیە بخرێتە بواری جێبەجێکردن بە شێوەیەک کوالەتی بەرهەمی کارگەکە لە بەرگەگرتنی کەش و هەوا جیاوازەکانی ناو وڵاتدا ئاستێکی یەکجار بەرزی بەخۆ بینیوە و ناوبانگێکی باشی لە بازاڕی ناوخۆی کوردستان و عێراق بەدەستهێناوە. هەروەک چۆن کارگەی خشتی ئاسۆ پێشەنگ بۆ لە داهێنان و بەرهەمهێنانی خشتی جۆرا و جۆر بە پێویستی تەلار و باڵەخانەکان بە هەمان شێوە لە ڕووی زانستیشەوە پێشەنگە لە دیزاینکردن و بەرهەمهێنانی خشتی جۆری نوێ کە لە ئێستادا 8 جۆر خشتی جیاواز بەرهەم دەهێنێت و هەرێکێکیان شێواز و تایبەتمەندی جیاوازی هەیە. هاوکات بە بەردەوامی توێژینەوە دەکرێت لەبارەی بەکارهێنانی خۆڵی گونجاو و باشترین تەکنیک و شێوازی نوێ و بێهاوتا بۆ دروستکردنی خشت.